يعني معقولة ما أو فقير أو درسانة. كاكا باشي أحوالك على كاكا لن دعش هذا كركوشات كركوس لجاوة ها والله من عمادة من خوم حسكن برو وخويا بلا نروم ضلهم يسراحتناك أبي هربرو جماعات كوكو ديدين رمش خوم وقروم ديدين باشنيا هلا لا مصباح حقا هلا يتشاور ريبكن من استيما يا هاد جماعة ديك أقرين ولا أخوا من الباب يشكي شباب مجاني يعني اللي مشارك يقول اللي مشارك يقول بيجي يا الله بس قوم مقامتك ده مقامتك باشا برا ده بس إن شاء الله من يشقوم ما ذاكم ولا لا تلوزون يمكن سير يمكن بخابر عم خوم ناقرم بس كم يبلك إنه بازجبر باشا براكم إن شاء الله وخوم قرمو من حاضرة بس لك هاك بسن أي نقبيله بكيسة قبيله بكيسة قبل بيره قناه أتر 1000 فشك 2000 فشك بيره حقي نسريج نه والله بكيسة توش بكيسة تيري أما دوان والله عيبيني سيكلاشكوف شاكلاشكوف ماش بيبي عيبيني والله بكيسة قبل بيره نقطانه من هيك مناعي بس بكيس يا قبل يلا بقول بعدين رجال اخو عابس تبارك برساك دخون بابا شكاي اخو عابس الله خاغده شو بزاني بيوستي بيما ولا عالات باتشا اقدر كاكا بال ليك ده نبري يما داخل ناوي يكون من نكال من بيتوزي اقدر بس اقدر اختناص زون بدوي كيسي والله بقربان هو كاك زليني Evet abi buraya sonda ikili hala eder geliyor. Alo sonda. Tu sei fuori, che la mano via ti Dez bir kilo. تلفوني يقول باور رجعنا بقولوا كاكا وذكر كوب عشان خرابة وانا بقى ما دامي مرة والله تخوان لاقري هاور رجعنا هم حاضر بون قش ما هناك ما قلت دوبي كيسي ما بيبو كلاشكوف ما بيبو هاد نكركوا هاد نسرو بردية لسرو بردية
جێم بیکەسی نەبوو مەجای نەوە بیکەسی لێدانی لە ئاژنا ئەم بینایە بوو ئەم بینایە گەورەیە ئاوە ئەسوورەتەوە بۆ ئێرە ناوە ئەمەیە بوو جا بە قەناسیش تەقیانەکرد نەمانەزانی لە چی کونێکەوە تەقاکرێت ئیسفادەی نەبوو داسا خۆم سەرکەوتین من و هاوڕەکانم سەرکەوتین بەسەرەوە بینایەوە لەبەرەوە مسەیتەر بن خەڵکی گشتی لەژێر ئەم بینا و ئەم هینانە بوو گشتی تەقەیەکرد بۆم وتێلە نەتوانین لەوێ تەقە بکەیت چکەم نزم بوو شوێنەکە ئەترسیان هاوڵاتی خۆمان پێوە ئەنجا من مسەیتەر بووم لەسەرەوە بینایە سوورە بەرز بوو لەوێ بە بکەسی تەقەمانەکرد لەم بینایە تیا بوو ئاتر چوار بێ دوان بێ پێنج بێ شەش بێ لەم بینایە بوو ئەم مەسافە نییە ئەو دیوەتە ئاوە ئەسوڕێتەوە بینایە گەورەیە ئەتر بە ئەنواع چەک کشمان وڵاتر دوایەوەسا هەتا درەنگە ئێمە لەسەرەوە بینایە هەتا درەنگە بە بکەسی تەقەمان لێ کرد زۆر خەڵکی لێوێ بریندار کرد هاتوون بۆ ئەو بینایش یەک دوانی هاتوون بۆ بینایە ئەو بینایە بێنە سەرەوە بیناگە بگرن ئەتر لیان هاتنە دەست برانی پۆلیس و ئاسایش کوشتیانیان ئەتر یەکی گیان بە برینداری وتیان خۆی کردنا ئەم بینایەوە ئەتر زۆر بوون دابەش بوون هەموو منتیقەکانە بە منتیقەکان ئەگەڕێیان دابەش بوون هاتوون ئایانویست ئەوەی شوێنەکان بەرز بێت بستنە سەری و مسەیتەر بەسەر شارەکەەوە بەس لەخوا بەزیاد بێ خەڵکی شاری کەرکووک گەنجەکانی شاری کەرکووک کوردەکانی شاری کەرکووک هەڵوێستیان باش بوو بەغیرەت بوون هەم هاوکاری ئاسایش و هەم پێشمەرگە و هەم هینیان کرد ئەوە وا هاتنە شاری کەرکووک بشێوێنن پێشمەرگە بشکێتەوە بێنە کەرکووکەوە ئەوان لەوێ زیاتر وجمکەنە سەر قۆڵەکانە هاتین لەبان لە کەرکووک لەبان جسرەکە پێش یەک دوو گەنجاتە پێشماوتی کاکە چەتەکانی داعش بە قەناس تەقاکەن بە کەڵک نایتر ئێمە جۆمان پێ نەدا ئیتر بە سیارەکە پەڕیمە ئەم بەرەوە لێوە جەماعەت گشتی خەڵک لە تەک بیناکەەوە بێمە جۆمان پێن ڕۆشینە بان بیناکە چونە بان بینا سوورەکە شورتەی کۆنی پێڵەن ماین بان بینا سوورەکە لێوە بە بیکێسی قەناسەکە دیار بوو بە بیکێسی تەقەمان لە ئابوو قەناس کرد بە بیکەیسی دوو بیکەیسیمان پێ بوو لەگەڵ دوسێ کلاشکۆفە تەقەمان لێکریتر لەو بانە ئیتر ئێمە ڕۆشی کەسی لێ نەبوو ئیتر ئێمە خەڵک ئێمەیدی هاتنەبان کە کاکتەبارەکیان دی گشتی حەماس گردی هەچی گەنجێ لەو بانە کە کاکتەبارەکیان دیەوە بە ئازایەوە بەو بیکەیسیە تەقەیە کرد ئیتر خەڵک ئەوەیشیە ترسە حەماس گردی و ترس لە چایان نەما وەرە بێستە وەرام دیمەوە سەڵاو ڕێزمەیە بۆ کەرکووک چاوی ماچەکەم من خەڵچەم چەماڵم هەردوو قاچمیش نەبێ بە زگەخشێ تێمە شاری کەرکۆوە هەتا خوێنێ لە لەشما بێ پارێزگایی لە کەرکووکەکەم لە شاری خۆشەویست ئەو ڕۆژەیە گەرە چاکەی خواردەوانە بە شپرزەیە ڕۆی بۆ کەرکووک ئەویش گە تەلەفۆنم بۆ کرد وتم چێوچینێوتی شەڕە گوێم لە دەنگی تەقە بوو منیش مۆبایلەکەم داخستانە دوای یەکسەر ئەو مەشغوڵی شەڕەکە بوو مۆبایلەکەم داخستەوە بە خانەوادەکەی وتم تەلەفۆنی بۆ مەکەن جارێت تەبارەک مەشغوڵی شەڕە چونکە لە هەر شوێنێک داعشە بێ ئەوە چێ بۆ جەنگ ئەو ڕۆژە سەرکەوتن بۆ بیناگە بە بیکێسی تەقەم لەم بینایە کرد بۆ قەناس بۆ دەسەکان ڕاستی نەمازانین لە کوێشەوە بەزنام نا بینایە بوون لە پەنجەرەکانەوە خۆ دەزانین بیکێسیت پێ بێ ئەوان تەقەلق ئەدە بیکێسیەکەن تەقایان لێمانە کرد لە بینا سوورەکە ئەلە فشەکیان نای پێمانەوە سەرەوە ڕاستی من هەموو شەڕێ ڕۆشتمە قەت هینیش نەبوومە بە چەکی برادەرم بردا من لەوەی شەداوە لە حکومەت دەکەم تفەنگێکم بداتێ تفەنگم نییە ئەتر هەشت تفەنگە بێ بمداتێ لەبەرەوە من ڕایەنە لەسەر یەکەم بۆ هەموو شەڕەکانیش من ڕۆشتمە ئامادەمیش لە هەشت شوێنە شەڕ بێ من ڕۆ
چەند خولێک بەشداریم کردووە خۆم بە مناڵی هەر میوایەتم ناو ئاو بووە هەتن وردە مەزراح کراوە لە شار چەمچەماوە پێشەوە مەزراح کرێتەوە من لە چەند خولێکی پتوڵەی عێراق کوردستان بەشداریم کردا لە پتوڵەی عێراق لە بەغا دووەم دەرکرد لە کوردستان لە شاری هەولێر دوو کەڕەت لێ یەکەم بەدەست سؤال تفضل اسم طلبم حالا طلبم برو كملا چندها کسی مشکل کرده چندها کسی خون نمیدونی چیکار خون چاودیر مزبان اسا اوم تبلیغ تابو جنوری باسکتیه تینا سروا شواز قصدانه نظامی چونه باش نیه او دو آماده بون هدوتا چکم دولت عنا پیشی نبیه برجو گولم باش نیه هفته دو جا تمرینێک تا پێ کاتان بۆ دانی باش نیە ئامادەن ئەمە شەدانیم لەسەر کرد ئەوانە برازان پیانەگەن بوویان داعش کوڕە پێشمەرگەن ئەوانەشە کوڕە پێشمەرگەن من خۆم 6 مام شەیدم ساحب 6 شەیدم حتا ئێستا بە ڕاستەوخۆ بڵێم ئەگەر تەسویری شەوەکەراچی بێ ڕاستەوخۆ حتا ئێستا لایەنی هیچ حیزبێکە من 250 250 دینار وەرنەگرت ساحب 6 شەیدیش ئەم شەڕەشە کردم ئەم خۆبەخشیشە ڕۆشتم بۆی هیچ حیزبێ نەمکرد بۆ مناڵێکی ئاوە کورد کردم نامەوێت چەتەکانی داعش تعدەل لە مناڵێکی ئاوە کورد بکەن و باوکی مناڵی ئاوە شەیدی کرد نامانەوێت کەسمان هەتیو بین ئەمانەوێت ئێمە کوردین بەسەر بەرزی بژین